ئەمڕۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە ناوەندی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و گەرمیان و دەڤەری ڕاپەڕین و شارەزور و پێنجوێن و چەمچەماڵ خۆپیشاندانیان ئەنجامدا. ئەوان بۆ داواکردنی دەرماڵەکانیان گرت بوونەوە کە لە ساڵی 2014ەوە بڕاوە. بەڵام لەلایەن هێزانیەکانەوە توند و تیژیان بەرامبەر بەکار هێنراوە، ئەوەش ناڕەزایەتی لێکەوتەوە. بەکارهێنانی توند و تیژی بەرامبەر خۆپیشاندانی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان ناڕەزایەتی لێکەوتەوە و مەڵبەندی سلێمانی کۆمەڵی دادگەری لە ڕاگەیاندراوێکدا ئیدانی بەکارهێنانی توند و تیژی دژ بە قوتابیان کرد. هاوکات ڕاشیان گەیاند ئێمە لەبەرەی گەلی خۆمانین و پاڵپشتی مافەڕەواکانیانین لە چوارچێوەی یاسا دوور لە توند و تیژی. مەڵبەندی کۆمەڵ داوای کرد بە زووترین کات ئەو قوتابیانەی دەستگیر کراون ئازاد بکرێن و ڕاشی گەیاند. قوتابیان داوای مافی ڕەوای خۆیان دەکەن و هێزانیەکان بە فەرمانی بەرپرسە حیزبیەکان کەوتونەتە لێدان و بریندارکردنیان. هاوکات لە ڕاگەاندراوێکدا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ ڕایگەاند ستەمکاری و بێباکی ئەم دەسەڵاتە هیچ سنوورێکی بۆ نەماوەتەوە کە نەیبەزێنێت، تەنانەت ئازاردانی گیانی قوتابیانی خۆپیشاندەر کە داوای سەرەتایترین مافەکانی خۆیان دەکەن، ئەویش گەڕانەوەی دەرماڵەکانیانە. سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵ وتویەتی من و هاوڕەکانم لە فراکسیۆنی کۆمەڵ بە تەواوی پشتگیر و پشتیوانی داوای قوتابیانین و پێویستە لەسەر ئەم دەسەڵاتە گەندەڵە داواکاری ئەو قوتابیانە جێبەجێ بکات. عەبدولستار مەجید باسی لەوە کردووە داهاتێکی زەبەلاح هەیە و هیچ پاساوێک نەماوە بۆ گێڕانەوەی دەرماڵی قوتابیان و دامەزراندنی دەرچووەکانی زانکۆ و پەیمانگاکان. لە کۆتایی ڕاگەاندراوەکەدا هاتووە ژیان و سەلامەتی قوتابیان هێڵی سوورە و نابێ ئەم دەسەڵاتە و هێزەکانیان تەنانەت بیریشی لێ بکەنەوە. خۆپیشاندان و توند و تیژیەکانی ئەمڕۆ سەنتەری میترۆشی هێنا دەنگ و لە ڕاگەاندراوێکدا سەنتەرەکە بڵاوی کردەوە. لەلایەن هێزانیەکان داری کارەبای و گازی فرمێسک ڕێژ بەرامبەر با خوێندکاران بەکارهێنراوە. بەو هۆیەوە چەند خۆپیشاندەرێک و میدیاکارێک ئازاریان پێگەیشتووە. نوێنەری سەنتەری میترۆ لە ناو خۆپیشاندانەکەەوە ڕایگەاندووە لە ئەنجامی بەکارهێنانی گازی فرمێسک ڕێژ و دەمانچەی کارەبایی چەند خۆپیشاندەرێک بریندار بوون و تیمی چەند کەناڵێکیش ئازاریان پێگەیشتووە یان ڕێگری ڕووماڵکردنیان لێکراوە. بەکارهێنانی توند و تیژی هێزانیەکانی سلێمانی بەرامبەر با قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان لە کاتێکدایە کە خودی پارێزگاری سلێمانی لە پەیامێکدا پشتیوانی لە داوای قوتابیان کردووە و لە ڕاگەاندراوێکدا بڵاوی کردووەتەوە کە دژی هەر توند و تیژیەکە لە هەر لایەکەوە بێت. هەروەها ڕاشی گەیاندووە داوای قوتابیانی گەیاندوێتە وەزیری خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی و هەموو لایەنە پەیوەندیدارەکان. لە ساڵانی ڕابردوودا مانگانە بڕێک پارە وەک دەرماڵە بۆ قوتابیانی زانکۆ و پەیمانگاکان خەرج دەکرا، بەڵام لە ساڵی 2014 و بە شێوەیەکی نایاسایی ئەو دەرماڵەیە بە پاساوی قەیرانی دارایی بڕدرا. دوای نەمان و کەمبوونەوەی کاریگەریەکانی قەیرانی دارایی و زیادبوونی داهاتیش حکومەت خۆی لە گەڕاندنەوەی دەرماڵی قوتابیان بواردووە و ئەمەش ناڕەزایی قوتابیانی زانکۆ و پەیمانگاکانی لێکەوتوەتەوە.